کفری شاری شوێنەوار ئەگەر نەخشەی هەموو جیهان تێک دەنەوە ئەگەر زەوی وەک لۆکە شیکەنەوە کە سنووریان کێشایەوە دووبارە هەر دێمەوە بۆ ئەم شارە لەتیف هەڵمەت کفری ئەو شارەی بەردەوام وەک چرا دەگڕێت ئەرجەنا لەی خوڕی مەرجی جەباران باری ئەو شەو نەخەتمایی وەخۆم ئایی شەو تا بەیانی مێژووی شاری کفری دەگەڕێتەوە بۆ هەزارەی چوارەمی پێش زاین شوێنەوارناسەکان دەڵێن کفری بریتی بووە لە قەڵایەکی سەر سنوور و خەتی هاتوچۆی سەرەکی کاروانەکان بووە لە سەردەمی بابلی و ئاشووریەکان پێی وتراوە کیرۆ سۆمەریەکان پێیان وتووە کیماش لە دەقی بسماری ئەکەدیەکان وتراوە کبرو ئارامیەکان پێیان وتووە کبرا ئیبرانیەکان پێیان وتووە کوبیر با پێی هەندێ سەرچاوەی تر لە وشەکانی قار قیر کاری سۆمەریەکانەوە وەرگیراوە و با تێپەڕبوونی کات گۆڕاوە عەرەبەکان لە کۆندا پێیان وتووە کفری ئەو ڕایی کە دەڵێت ناوی کفری لە کفرەوە هاتووە دەیگەڕنەوە بۆ جۆرێک لە قامیش و زەل کە لەو ناوچەیەدا ڕێژەی زۆر بووە و پێی دەڵێن کفر لە سەرچاوە عوسمانەکاندا ناوی بە کفری هاتووە و مەرکەزی قەزای سەلاحیە بووە کفری کۆن سەنجەقێکی سەرباویلایەتی شارەزور بووە ساڵی 1966 گەڕیدە نیبور ناوی بە کرفە هێناوە دوای داگیرکردنی لەلایەن بەریتانیەکان ناوی سەلاحیە نەما ئەو کاتە کفری لە ئەسکی کفریدا بووە و مەرکەزی میرنشینی بەیاد بووە ڕووبارەکە بە تەنیشتیدا تێپەڕیوە کە ئاوڕێژی ڕووبارەکە ڕێگەکەی گۆڕی کفریش جێگەکەی گۆڕا و چووە جێگەی ئێستا مستر ڕیچ لە گەشتەکەیدا ساڵی 1920 ئاماژەی بە ناوی ئەو شارە کردووە چونکە کفری کەوتو بووە سەر ڕێگەی سلێمانی بەغداد هەر گەڕیدەیەک بەوێدا تێپەڕی بێت ناوی هێناوە شارەکە خاوەنی مێژوویەکی کۆنە و لە خەبات و قوربانیشدا لانکەی دەیان شۆڕش بوو لە ناویدا شۆڕشی ئیبراهیم خانی دەلۆ ساڵی 1920 دژی دەسەڵاتی بەریتانیا لە ناوچەکە و توانرا تا ماوەیەک حکوومەت پێک بهێنرێت با سەرۆکایەتی خۆی جوگرافیای شاری کفری شارێکی دێرینە دەکەوێتە ڕۆژاوای لووتکەی باوە شاسوار لەسەر هێڵی پانی 34-35 پلە و هێڵی درێژی 45 هەڵکەوتووە و دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی کەرکووک و 120 کیلۆمەتر لێوە دوورە لە باشووریشەوە دەگاتە چیای حەمرین لە ڕۆژئاواوە شارەدەی قادرکەرەم و ئاوەسپی جا دەکاتەوە لە دووسخورمات و لە ڕۆژهەڵاتیەوە زەی سیروان کفری کۆن ئەسکی کفری گردێکی گەورە بووە دەبۆ 12 مەتر لەسەر زەویەوە بەرز بووە 8 کیلۆمەتر لە ئێستای شاری کفریەوە دوورە لە ئێستادا شوێنەوارەکەی ماوە و بۆتە شوێنێکی مێژوویی شوێنی دووەمی لە قەرە ئۆغلاند بنیاتنراوە کەوتۆتە ڕۆژاوای شوێنە کۆنەکە ڕووبەری قەزاکە 5275 کیلۆمەتر چوارگۆشەیە و 145 گوند دەگرێتە خۆی کفری لە ڕووی کارگێڕیەوە شاری کفری ساڵی 1853 بۆتە قەزا و با دووری 120 کیلۆمەتر دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی کەرکووک لە کۆتایی ساڵی 1853 عوسمانیەکان کردیان بە لیوا بەڵام دواتر کرایەوە بە قەزاب کفری لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە سەنتەری شارەکە زیاتر لە 45,000 کەسی تێدا نیشتەجێیە و لە ناحیە و گوندەکانیەوە زیاتر لە 63,000 کەسە شوێنە دێرین و مێژوویەکانی کفری ئەسکی کفری 12 ئیمام سەرقڵا گردەگۆزینە قەڵای مەجید پاشای بابان قەیسەری کۆن ئاشی ئاوی قازی مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1963 تەپەی گاوران سەرای کفری ساڵی 1990 گۆڕستانی باوە شاسوار حەمامی کۆنی کفری سەرباری دەوڵەمەندی قەزاکە لە ڕووی سامانی ژێرزەوی بەڵام لە ئێستادا بەشی زۆری شوێنەوارەکانی کفری ئەگەری لە ناوچوونی تەواوەتیان هەیە و هەندێک شوێنی تریش لە چاوەڕوانی بەهاناوە چوون خەریکە وەک مام خالیدی پیری عاشقانی کفری دوای 80 ساڵ لە چاوەڕوانی بێناز سەر بنێنەوە.